ئەگەر سیر بکەین وەکو لێرە دیارە لە شاشەکەمانەوە ئەمە ئەو مۆنومنتەیە کە کاک دڵشاد بیرۆکەکەی دروست کردووە ئەگەر خۆت باسمان بۆ بکەیت ئەمە چۆنە و هەڵبەت باسیەوەمان بۆ بکەیت کە لە دوو لاوە کەزیەکە هەیە بێگومان لەوێشەوە مەشخەڵێک هەیە و لەوێ شەوانێ ئەگەر خۆت زیاتر بۆمان باس بکەیت لە ڕاستیە ئەم کارە 22 مەتر بەرزە پانێکەشی 18 مەترە ئەمە هەڵبەتە هەتا ئیسا شوێنەکەمان دیاری نەکردو بەس چەند شوێنێک بە فری کراوە شوێنێکتان بۆ دیاری لە ناو شاری سلێمانیە بەڕاستی چەند فولکەیەکێ لە حتا پارکی هەواری شار پارکی ئازادی بەڵام من یەکێ لە پارکەکانم پێ گرنگە لە بەرۆی ئەم بابەتە بە تایبەتی لەو بۆنە نیشتیمانیانە ئێمە بتوانین هەمیشە لێرە یادی شەهیدەکانمان بکەیتەوە یادی نەورۆزی تیا بکەیتەوە یادی ڕۆژی کەزی پێم وابێ 21ەکە هەموو ساڵێ ببێتە یاد و ببێتە نەریتێکی لە مۆنومنتەکەتە هەموو ئەمانەت کۆ کردوێتەوە حتا ئەگەر ئاماژە بێەوە شوێنی تاجەگوڵینەیە وەکو ڕەمزی شەهیدانیش ئاڵای کوردستانیش کۆمەڵە سمبولی تایە حتا مەشخەڵەکەی سەرەوانێ وەکو بۆنەی نەورۆز وەکو بۆنوەیەکی نەتەوەی سەیری بکەین ئاڵاکەی کوردستان ئاڵای هەمومانە لەسەر تاجی سەری هەمومانە بە تایبەتی ئەگەر بەسیەوەمان بۆ بکەین بەگەشەوەی گشتی قەبارەکەی چەند دەبێت تێچووەکەی چۆنە کێ لە ئەستوی ئەگرێت لە ڕاستیان من لە یەکێ لە پلاتفۆرمەکانی خۆمەوانێ پێشنیاری ئەمەم کرد هەر وەکو کەسێکی ئەحتیادی من پێشنیارم کرد بەڕاستی سوپاسیانەکەم بە تایبەتی دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی یعنی کەسێکی دڵسۆز بە شارەکەی پیاوێکی جوامێر هاتە سەر خەت و دیار بوو لە سەفەریش بووتی بەڕاستی کە بینیم کارێکی زۆر گرنگ بوو بەلام و حڵبەتە ڕاوێژیشی بە کۆمەڵێک کەس کردووە لە هەواڵە بوو بەکرد پێشوازی هاوڵاتیانی تر چۆن بوو بۆ بیرۆکەکە بە تایبەتی هاوڵاتیان پێشوازێکی جوانیان کرد لە کارکردن بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی شارەوانی سلێمانی و هەموو ئەو دەستگایانی کە پەیوەندیدارن بەوە چکە بەڕاستی من ئەم کارم کردووە پێش هەموو شتێک بیر لەوە بکەمەوەکو کەسێک بابەتێکی دەستکەوتی داراییم هەبێنە تەنها شەهادەی من بۆ ئەوەیە ئەو پەڕی جوانیە لای من کە جێی شانازی من بێت کارێکی وا ببێتە مێژوویەک بۆ شار بێتە